بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، هەر یەکێک لە ئێمە گرفتاری کۆمەڵی گوناهین و خۆمان پێ چارەسەر ناکرێن. هەرچی هەوڵ ئەدەین، محاولە ئەکەین، واز لە گوناهەکە ئەهێنین، دواتر ئەچینەوە سەر گوناهەکە. مامۆسای دڵان ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی طریق الهجرەتین و باب السعادەتین کۆمەڵی هۆکار باسەکە. ئەو هۆکارانە واد لێ ئەکەن ئارام گری لەسەر گوناهەکان و نزیکی گوناهەکان نەکەوی. لە دەرسانی پێشووە 6 دانە لەو هۆکارانەمان باس کرد. یەکەم وتومانە ئینسان علمی هەبێ کە ئەو گوناهە چەند گەورەیە و چەند قەبیحە. دووەم حایای هەبێ لە خوا. سێهەم ئاگای لە نیعمەتەکانی خوا بێت، چونکە گوناهەکان نیعمەتەکان ئەبن. چوارەم لە خوا بترسێ. پێنجەم مەحەبەتی خوا لە دڵیا دامەزراو بێ. شەشەم شەرەفی نەفس و ئینسانیەتی خۆی بپارێزێ، دوورکەوێتەوە لە گوناهەکان. حوتەمین دانە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەموو گوناهێک لەگەڵ ئەوە خۆی بۆ خۆی خراپە و یەکەم جار باسمان کردو علم پێی چەند خەتەرە، ئەگەر بیر لە عاقبەتی گوناهی شکەیتەوە وات لێ ئەکا لە گوناه واز بێنی. ئەگەر بیر لە عاقبەتی گوناه کەیتەوە وات لێ ئەکا کە واز لە گوناه بێنی. ئەم بەشی حوتەمە و هۆکاری حوتەمە زۆر بە درێژی باسەکە. مەقطعێکی بچووکیم هەڵبژاردووە لە خزمەتانە ئەم شەو باسی ئەکەین، کاتەکانی تر ئەوانی تر تەواوەکەین. ئەفەرمێ قوة العلم بسوء عاقبة المعصية وقبح أثرها والضرر الناشئ منها. إنسان علمك تواو يا علمك زوري هببويك عاقبتي أم قناها چەند خراب، أو شوێنەوارانەی کە بەجێ ئێڵە چەند ناشیرینە، ئەو زەڕانەی کە تووشی ئینسان ئەبێ بەهۆی گوناهەوە چەند گەورن. ئەفەرمێ یەکێک لەو زەڕانە بریتیە لە دەم و چاوڕەشی، من سەوادی الوجه. طبعا هەموو کاڵێن سەوادی وەجه مەبەسمان نییە خودی ئەم دەم و چاوە ڕەش ببێ. لەو ئەچێ کەسێک دەم و چاویشی زۆر زۆر سپی بێ، بەڵام بەڕەشیەتە زەینی موسڵمان. چونکە ئەم دەم و چاوە خوای گەورە هەیبەتێکی تایبەتی داوەتێ. چەندێ تاعەت کە چۆن ئەثەری سجود دەرەکەوێت، ئەثەری عسیانی لەسەر دەرەکەوێت، چۆن ئەثەری سجود سوجدەکان لە نێوچەوانی ئینسانی موسڵمانە بە جوانی دەرەکەوێت، ئەثەری گوناهەکانیش دەرەکەوێت. بۆی ئەفەرمەیەکێ لە خراپەکانی گوناه و ئەثەرە زۆر خەتەرناکەکانی ئەوەیە کە ئینسان دەم و چاوی ڕەش بێ. لە کوردەواری خۆمانە جاری وە هەیە دایکێک یا کەسێک بە کەسێک تر ئەڵێ ئەک ڕوود ڕەش بێ. خۆ مەبەستی ئەو نیە دەم و چاوی ڕەش بێ بەڕەشی، نە، مەبەستی ئەو لایەنە معنەویەیە کە هەیبەتی دەم و چاو نەمێنێ. دەم و چاوی هەموو کەسێک کە عەبدایەتی ئەکا خوا هەیبەتێکی تایبەتی ئەداتێ، نورێکی تایبەتی ئەداتێ. کەسی ئیماندار ئەو کەسانەی کە دڵیان ڕۆشنە سەری ئەو دەم و چاوانە بکەن کە ئەزانن دەم و چاوی عاسی یا دەم و چاوی سوجدەی زۆر، دەم و چاوی سەڵەواتی زۆر هەمووی دەرەکەوێت، جێ ئەکرێتەوە. بۆیە زۆر بابەتمان هەن لەو بابەتانەی کە لە چاک و خراپە هاوتە ئەکرێن. لە وتارێکە عەرزم کردن نەفەسی ئینسانی کافر یا ئینسانی بێدین پیسە، ساحر نەفەسی پیسە، موسڵمان نەفەسی چاکە. بۆیە سونەت وایە لە کاتی خەوە ئینسان فوو ئەکاتە دەستی قولەکانە خوێنە دەستە هێنە بە لاشەیە، چونکە فووی موسڵمانە بێتە شیفا. ئەی لەولاوە فووی ساحر ومن شەڕ النەفاثات في العقد ئەبێتە سحر. هەمان ئەم فووە لە کەسی لە دەمێکی چاک و پاکەوە ئەبێتە خەیر و بەرەکەت، لە دەمێکی پیسەوە ئەبێتە موسیبەت. بە هەمان چەشن ئەم دەم و چاوە لە دەم و چاوی کەسێکی موسڵمانە گەش و جوان و شیرین و نازار لە گوناهبارە ڕەشە بێ. بۆیە ئەگەر ئینسان ئەو کاتێک کە ئێوە گوناهکە بیر کاتەوە لەوەی کە هەیبەتی دەم و چاوی نامێنێ، ڕەشی لە دەم و چاویە دروست ئەبێ، دێزی لە دەم و چاویە دروست ئەبێ، دەم و چاوی معنەوی تێک ئەچێ، دوور ئەکەوێتەوە لە گوناهەکان. یەکێتر لە ئەثەرەکان تاریکی دڵە.
ئێمە چۆن ئەم چاوانە ئەبینێ دڵەکانی ئینسانیش ئەبینێ زۆر کات ئینسانی موسڵمان بەهۆی خواناسی زۆرەوە ئەگاتە پلەی فراست پلەیەکی زۆر بەرزە ينظر بنور الله ئەم دڵی بە نوری خوا سەیرەکە بۆیە زۆر شت حەق و باڵی زۆر بە ئاسانی بۆ لەیەک ئەبێتەوە والله ئینسان حەق و باڵی لێ تێک چوو ئیلا نوری ئێرە کوژاوەتەوە نوری دڵی ئەگەرنا رب العالمین ڕێنماییتەکە کامە حەقە کامە باڵیلە بۆیە ئەفەرمێ لەگەڵ ئەوەی دەم و چاوی ڕەش ئەبێ دڵی تاریک ئەبێ دڵی تەنگ ئەبێ و غەمدا ئەگرێ چە گوناه طبیعەتی ئەوە ئیسراحەتی لەگەڵا نییە عاقبەتەکە ئەو لەحظە لەوە چێ لەزەتێکە وەرگرت بێ بەڵام دواتر خەجاڵەتی بەردەم خوا و هەم و غەمێکی زۆر لە دڵ و دەرونی ئینسانە دروسە بێ گەنج بووم هەمیشە ئەو ئافرەتانەی کە داوێن پیس بوون هەمیشە مقابلەکانیانم ئەخوێندەوە هیچ کاتێک ئافرەتێکم نەبینیوە لەوانە خوێن بێتمەوە بە عەرەبی ئەم خوێندەوە تەرجەمەکانی جەزیرەکە لە ئینگلیزیەوە تەرجەمە ئەکرا ئەم خوێندەوە بە هەموو ئەدیانەکانەوە ئافرەتێک نەوە مرتاح بێ بڵێ کارەکەم کارێکی باش جارێکیان بیرمە گۆڤارێکە بوو گۆڤاری ستاندەر مقابلەیەکم خوێندەوە سێرەکەم ئافرەتێک یەکەم جار وشتیوا بخوێنمەوە ئەڵێ وەڵاهی ئیشێکی زۆر باشە و داوا لە ئافرەتی هەموو جیانەکەم خەریکی لەش فرۆشی بن و کارێکی زۆر گەورەیە و کاسپێکی زۆر باشە زۆر وەسف و سەنایەکە لە دوایە ئەم کەسەی کە مقابلەی ئەکا زۆر بە هێواشی ئەڵێ باشە ئێستا تۆ حەزت ئەکرد ئێستا لە مەلهابی یا دایکبی لە ماڵەوە بی ئەڵێ دەستی کرد بە گریان وتی وەڵاهی حەزەکەم خوا ئەو کەسە بگرێکە منی تووشی ئەمە کرد وەڵاهی ئێستا حەزم ئەکرد دایک بوو ئەو کەسەم بینی تەنها لە ژیانە شانازی پێوە کرد ئەویش پەشیمان بوو چونکە زوڵمەتێک هەیە غەمێک هەیە لە ناخە بۆیە کە مقابلەی ئافرەتە لوبنانیەکان ئەکرا یانوێمە سەرمان لە میلەتێک سوڕەمێنە کە کووردە کە ئەگەر زینا ئەکەن دوای لە ئافرەتەکان ئەدەن نازانی بۆچی ئەوە نیشانەیە ئەو پەژارەی و ئەو غەمەیە کە دڵی داگر ئەوە گوناهەکە لە کۆڵ خۆی کاتە بۆیە هەموو کاتێک کە گوناه لە دوایە غەمێکی زۆر گەورە دڵ و دەروون ئەگرێ دڵی ئینسان زەیق ئەبێ تووشی حوزن ئەبێ تووشی ئەلەم ئەبێ تووشی ئینحیسار ئەبێ ئاشە توند ئەبێ زۆر کات کەسێک مەوەسا دڵم توند بووە بەشکم ئاەتێکی قورئان بەسەرم خوێنی دڵم چاک بێ کاکە تەوبەکە دڵە باشە بێ بگەڕەوە لای خوا دڵت باشە بێ ئیلا جۆرە گوناهێکت کردووە کە بێتە باعیسی ئەوەی دڵت تاریککە تووشی قەلەقیتەکە گوناه تووشی ئیضطرابتەکە مێشکرد لە لای خۆت نییە زیهنە لای خۆت نییە کاروبارەکانت نایە بەدەستەوە شپر زەبی هەر کارێ لە شوێنێکەوە فریان ناکەوی ناتوانی لە بەرامبەر دوژمنەکان تا بەهێزبی ئەو هەیبەتی ئینسانیەت لە دەست ئەدەی غیرەتی قسەکردنەکانت لە دەست ئەدەی تەنانەت ئامۆژگاری بەرامبەرەکانت پێ ناکرێن کە ئەتەوێ قسەیەکی خێرکەی خۆت بە شەرمەزار ئەزانی من کێم تا ئەم قسە خێرە بکەم زینەتێکی زۆر جوان لە دڵە هەیە دا ئەماڵڕێی لەو زینەتە تووشی حیرە ئەبی سەرگەردان ئەبی خوا جەلە جەلالو کە وەلی تۆیە لە دەستی ئەدەی یەکێک لە ئەثەرەکانی گوناه کە ئینسان ئیسرار ئەکا لەسەری مەسئلەی ئیسرار و بەردەوامی ئەم دووشتە جیاوازە ممکنە ئینسان بەردەوام بێ لەسەر گوناهێ بەڵام ئیسراری نەبێ ئیسرار ئەوەیە لە دڵتا تەخطیتی بۆ دائەنێ بیری لێ ئەەکەیتەوە چۆن جێبەجێ کەم فکرێ مەشغوڵە پێ ئەوە پێوەتە ئیسرار مصڕی لەسەری حتى گوناهی سەغیرە ئەگەر ئینسان مصر بوو لەسەری بە سەغیرایەتی نامێنێتەوە ئەبێتە کەبیرە چونکە لە دڵیا دامەزراوە وأشربت في قلوبهم العجل بۆخوا گوناهی وا هەیە وردە چۆن ئاو ئەخۆیتەوە ئەوە دڵە ئاوەدا وای لێ ئیتر دڵی تۆ جێگە ئەوی تیا بێت و جێگەی دینداری تری تیا نابێتەوە وردە وهات لێ ئەو عیلمەی کە هەتە و مستعدی بۆی وەریگری پێت وەرناگیرێ زۆر کات تەڵەبە مامۆستا وەڵام مێشکم جام بۆ حیج وەرناگرێ بگەڕێرەوە تەوبەکە سەیری خۆت کە ئەوە ئەثەرێکە لە ئەثەرەکان یا ئەو عیلمەی حاصڵت کردووە لە بیری ئەکەیت لێت ئەسەنرێتەوە بەهۆی گوناهەوە لە بیرت ئەچێتەوە یان زەعیفە بێ لاواز ئەبێ یا بەرەکەتی نامێنێ جاری وایە خودی عیلمەکەت پێیە حتا ئەمری سوودێکی نەخۆت لێ وەرەگری نەخەڵک وەکارەکەی ئەوەیە ئەو لایەنەیە کە گوناه وهای کردووی حەسری کردووی اینجا وردە ئەم دڵە نەخۆش ئەکەوێت کە گوناهەکە هەر خاڵێکی ڕەشی لێ ئەدرێ نەخۆشیەکە و بەری کەوت
وإلي ورد هند جار أمري هند جار ختمي لي أدري خوفنا من بل ران على قلوبهم بوي إنسان أبي زور أقل أثر كان بي بخوا إنسان بير لأثر كان أكاته وبهوي جناها وتوشي أبي وهاي لي دور كبته ولا جناها كان كل هر أو جناها نن ورد الأخيرة ضلت أمرنا وأكن أمد الله قرآن أخواني هستي بيناك سجدة أبات شيء لورنا دعاء دزبر زكاته بس بيني خوي خوا هيج يكسر خوا جوابي أدات والله أجر أتى يبزاني كي خوا جود لي أجر دزبر سكرو كدعاءك إلا رب العالمين جود لي أجر لبيك بوك كشي ضل ناجول نيجك ضل ناجول برجو أبي ضل ناجول أما همي آثواري جناها بوي ابن القيم أفرمي أجر أتى واز لجناه بيني بير لآثار كي كرو بير لعاقبة كي كرو وراه تجري بتابتي لجنجا زور جرينجا جنج توبي زور لجوانا خواناسي زور لجوانا عبدايتي وسجدة برني زور جوانا ركوعي زور جوانا لا إخوة زور خوش ويستا بوي إنسان كاتك أيوات جناهك شار سرك وبي شار سر ناكره هر هول أداء مجاهدة أكاتو درقتي نفسي خوينايا هندجار وازينه هندجا أشتو سري أبي أم هو كاراني أقال لي بشي محبتي ضلي زيادك بشي خوفي ضلي زيادك بير لعاقبتي جناها كان كاتو سري شرفي نفسي خويك همو أمانة سري ونعمتانا كورد لدسيان أدابه هو جناها همو أمانة أبناء أويك إنسان جناه لبيرشاوي بكوي جناه لبيرشاوي ناشرين به تخوا جناه يقولك ابن القيم رحمة الله اللي بيفرمي باشا ما جناه كردم وتشيجكم ورقرت أي هاوار أمهم أثر خرافة دموشاوم رشكا ضلم بمرين توشي قلقمك توشي آزارمك ضلم تند بهوي جناها كوهم إشبير كمو أي هاوار تشيم كرد شون إنسانتي خوم كم كردو يعني جناهك أود ليبك شون إنسان خوي رانا قريت شون ناوستي لبردم أم جناهانا جاري كردت دوان كردت سيان كردت بس أي عبد بس بوستا بيركر ولا عاقبتك بيركر ولو ساتانيك أمهم بلا مصيبة به يد بسرتها حتى أجات أو يضلت نخوشك ضعيفي أكا لاوازي أكا بحال نوزأدا جاري وهي بالطوابي ضلت أمرين جناها كان خوي جان إما لم شو مباركين رمضان ليش لما لكاني تويا بفرماني بيغمبر صلى الله عليه وآله وسلم كوبينو نأجي تراويح ما نكرب جماعة يا إلهي تأخذ أقل لي لبرخاتي تو لم درسا دانشتين بخوا پروردگارا هر يكمان كومل گناهي هيو تاساو لنا گناها همو من بو أو دانشتين لخزمة كلماتي أمبيا وبرزايا رزقار من بلا گناها كان من ديا إلهي گناها كان لبيشتاو من ناشرين كا رزقار من كا لو قوزاوي كتيكوتون يا رب العالمين خواهي جان بخوا أجر شي گناه بارج بين أجر شي خجالتي بردم ديواني توبين أجر شي عصيان من زور كرد به بلام بخوا إلهي إما عنادينا كين يا رب العالمين بخوا أو إما للزمن الشهوتان يا إلهي شهوة زالبة بسر مانا شهوة بسر فكر مانا زالبة بخوا يا إلهي قد عنادي من لقلتو يا نكردو نايك حد من شي يا إلهي إما غير ديوانيتو غير بردرقايتو دسبيو بقرين يا رب العالمين إلهي همو ساتا كان من أمانه إلى خزمتي دينك تويابه بخوا همو لحظة هيك أمانه حياة من وكو أوساتانا بك للسجدين وكو أوساتانا بك دعاءك وكو أوساتانا بك لمزقوتين بلام يا إلهي نفس من ظالب بسرمانا خراب كاري ظالب بسرمانا معلم ومربيك قورمان يدس من بقري هانا من هنا وبوليتو يا رب العالمين خويا خود رزقار من كلا قناها كان يا إلهي داوال لي أكين بقوري خود تو خوشي فايد المان بدا تو خود نوچوان من بقربرو خير وهداية بخوا پروردگارا لم زمني فتنة أجر نوچوان من نقري برو شاكا يا إلهي فوتا من لنا وقناها كان هاناي الزليلي خومن بولايتو برزكينو هاناي تاوان باري خومن بولايتو برزكينو يا إلهي أجر شي إما دس من رشو تشاو من رشو ضل من رشو زمان من رشبو بيبقناه بلان بخوا پروردگارا غير ديوانك تو شقنا بين كرويتي بكين غير بردرقاي مالي تو يا إلهي شقنا بين كرويتي بكين خو من هالخص ولا بردم كرمي تو يا شاوري رحمتك أكين يا رب العالمين
چاوەڕێی نورێک ئەکەین بخەیتە دڵمان و دڵمانی پێ ڕۆشن کەیتەوە. یا ئیلاهی دڵمان ئاوەدان کەرەوە، دڵەکانمان ئاوەدان کەرەوە بە ذیکری خۆت، بە نوری خۆت یا رب العالمین. یا ئیلاهی ئەگەر هەر کاتێ لە کاتەکانمان گوناهمان کرد بێ یا گوناه بکەین، تو گەورەی خۆت خوایە سەتری خۆت لەسەرمان لا مەبە. یا ئیلاهی سەترمان کەو بمان شارەرەوە، یا ئیلاهی سەترمان کەو بمان شارەرەوە. یا ئیلاهی چۆن گوناهەکانی مەعنا و دڵت شاردووینەتەوە ئاوا گوناهەکانمان بشارەرەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خەیر بەسەر ئەم ئومەتا بکەرەوە یا رب العالمین. یا ئیلاهی گەنجی ئەم زەمانە هەموو جوانیەکان کەوتۆتە بەرچاوی. یا ئیلاهی هانای دڵی ماندووی ئەم گەنجانە بەرەو لای تۆ بەرزەکەینەوە. یا ئیلاهی گەنجەکانمان پارێزراوکە، یا ئیلاهی ئافرەتەکانمان پارێزراوکە. یا ئیلاهی ئەم گەنجانە لەگەڵ ئەم هەموو فەسادەیە دەرگانەی ماڵەکەی تۆ بەرنادەن، یا ئیلاهی دڵیان ڕۆشن کەرەوە، یا ئیلاهی دەرگاکانی خەیر بەسەریان ئەبکەرەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت ڕەحم بەم عەبدانت بکە لە مانگی ڕەمەضانەیە، عتقیان کە لە ئاگر یا ئەکرەمە الئەکرەمین. یا ئیلاهی ئەگەر چی خەجاڵەتی بەردەم دیوانی تۆین، بەڵام پەروەردگارە بۆ کوێ بڕۆین و ڕوو لە کێنین؟ کێ هەیە دەرگامان لێدا نەخا؟ تەنها دەرگانەکەی تۆی ئەکراوەتەوە لێمان یا رب العالمین. وا بە کەڕەمی خۆت و بە ڕەحمی خۆت تەقە ئەدەین لە دەرگات، چاوەڕێی لوتفی تۆ ئەکەین یا ئەکرەمە الئەکرەمین. وەستاوین لە بەردەم دەرگاتە و چاوەڕێی لوتفت ئەکەین یا ئەرحەم الراحیمین. یا ئیلاهی ئەگەر هیچ کەڵکمان نەبێ خۆ ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم، ئەگەر چی هیچ کەڵکی بەردیوانەی تۆمان نەبێ بەخوا محەممەد المستەفامان صلی الله عليه وسلم خۆش. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە بەزەیی خۆت، یا ئیلاهی دەرگای خێرمان بەسەرا بکەرەوە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە ئێمەی خەتابار گرفتمان زۆرە، هەموو گرفتەکانمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە. تۆ خۆت یا ئیلاهی ئەوەی چاکە بۆ دین و ژینمان پێمان عەتاک، ئەوەی خراپە بۆ دین و ژینمان خوایە پەنامان بدە لێی یا ئەکرەمە الئەکرەمین. یا ئیلاهی هیچ کاتێ سپاردە لای تۆ زایە نەبووە، و ئیمانی خۆمان و خێزان و ماڵ و مناڵ و دایک و باوک و خزم و کەس و کار و خۆشەویستانمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین. ئیمانی ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد، ئیمانی گەنجەکانمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین. یا ئیلاهی ئیمانی ئافرەتەکانمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین. خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عاقبەتی خراپ، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عاقبەتی خراپ. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە و بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. یا ئیلاهی خۆت بۆ خۆت هیدایەتمان بدە، خۆت بۆ خۆت گرفتەکانمان چارەسەرکە. خوایە دڵمان پڕە لە داوا و ڕوومان نیە داواکانمان بەرزکەینەوە، بە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم داواکان بەرزەکەینەوە. یا ئیلاهی ئەو خۆشەویستەی دڵمان، ئەو نورەی چاومان لە هەموو عمریا هەر شتێکی داوات لێ کردووی ئێمەی خەتاباریش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە. ئەو نورەی چاومان، ئەو خۆشەویستەی دڵمان لە هەموو عمریا پەنای پێگرتووی بە هەر خراپەیەک، ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەک ناوی ئێمە لە خزمەتیا بێنە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەمە الئەکرەمین. ئیلاهی ئەگەر چی ئێمە ڕووی حضوری بینینی ئەومان نەبێ، یا ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین سڵاوی ئێمەی پێ بگەین و ناومان لە خزمەتیا بێن، ئیشتیاقی دڵی ئێمە و خۆشەویستی و مەحەبەتی دڵی ئێمەی پێ بگەین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم دوعایانە و تەواوی دوعاکانی ڕەمەزانمان قبوڵ کە. خوایەکیان ئەو ئیماندارانەی لەم ڕەمەزانە دەستەکانیان بۆ لای تۆ بەرزەکەنەوە، بەخوا ئەمانە سەری بەرزیان نەوی نەکەن بۆ تۆ نەبێ، دەستی زەلیلیان بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ، ڕکوع نابن لە بەردەم تۆیان نەبێ،
دەیا ئیلاهی سەرجەم دوعاکانیان قبوڵکە یا رب العالمین، خەیر و خۆشی دنیا و ئاخرەتیان پێ عەتاکە یا رب العالمین. دەی خوای گیان لێمان ڕازی بە، دەی خوای گیان لێمان ڕازی بە، دەی خوای گیان لێمان ڕازی بە. خوای گیان چۆن کردە قسمەتمان ئەم شەو ئاوا پێکەوە دابنیشین لە ناو ئەم ماڵ و نورە جوانەیە، دەیا ئیلاهی لە بەهەشتا ئەوە لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمان کەرەوە، ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای داوات لێ ئەکەین دوعاکانمان قبوڵ کە، خوای دوعاکانمان قبوڵ کە، خوای دوعاکانمان قبوڵ کە. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منی شوێ و ژموری خوا لێمان قبوڵ کە.